پێشەنگایەکی کاری دەستی لە کوردستان دەکرێتەوە کە پێشانگایەکی نێودەوڵەتیە. ئێمە وردەکاری سەبارەت بەم پێشانگایە کاتیکردنەوەی شوێنیکردنەوەی پێکاتەکانی ئەم پێشانگایە و گرنگی ئەم پێشانگایە و هاوشێوەکانی لە کاک ئەرسەلان عابێد یەکێک لە سەرپەرشتیارانی پێشانگای نێودەوڵەتی کاری دەستی وەردەگرین کە لە هەڵەبجەوە ڕاست و خۆ لەگەڵ ئێمەدایە. کاک ئەرسەلان سڵاوت لێبێ، بارید باش، زۆر سوپاس بۆی لەگەڵ ئێمەدا لە بانیز باش کوردستان بەشداری. کاک ئەرسەلان بە دەست پێ بزانین بەگشتی باسێکی ئەم پێشانگایەمان بۆ بکە کە پێشانگایەکی نێودەوڵەتیە بۆ کاری دەستی. بەڵێ زۆر سپاس، سڵاو لێەوە و سڵاو لە تەواوی بیسەرانی خۆشەویست. جاریکەش سپاس کە لێرن، سپاس کە لەگەڵمانان، سپاس کە پشتیوان و هاوکاری گواستنەوەی دەنگ و ڕەنگی کار و چالاکیەکانی ئێمن و ئەم شارەن. پێشەنگای نێودەوڵەتی بازرگانی کاری دەستی هەڵەبجە لە کردنەوەی ژووری بازرگانی هەڵەبجە بە هەماهەنگی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە و بە چاودێری پارێزگاری هەڵەبجە و بە ئاسانکاری تەواوی دەستگا و دامەزراوە ئیداریەکانی شاری هەڵەبجە بەڕێوە چێت. ئەمڕۆ مەراسیمیکردنەوەی ئەکرێتەوە دەستپێکا و 3 ڕۆژ بەردەوامە بێ بە بەشداری باشترین دەستڕەنگین و پیشەوەرەکانی 5 پارێزگای کۆماری ئیسلامی ئێران، کرماشان، کەی دەکرێتەوە ئەم پێشانگایە بە دیاریکراوی لەمڕۆدا ئازەربایجانی غەربی. بەڵێ ئەمڕۆ مەراسیمیکردنەوەی کاتژمێر 10 سەر لە بەیانی ئەکرێتەوە و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێ و ڕۆژانە سەعات 9 تا سەعات 7 ئێوارە بەردەوامە بێت. زۆر باشە. کاک ئەرسەلان، کە ئەمڕۆ دەکرێتەوانێ ئەم پێشانگایە و پێشانگایەکی نێودەوڵەتیە بۆ کاری دەستی، ئەو بابەتانی کە دروستکراوی دەستەکانن زیاتر چی بابەتێکن کە لەم پێشانگایەدا نمایش دەکرێن؟ بەڵێ ڕاستی کاری دەستی خۆمان نەزانین هەموو ئەو کەرەستە سروشتیانیان کە بەدەست دروست دەکرێن لە خاک، لە دار، لە مادەی کانزایی، هەموو ئەوانن کە لە سروشتەوە مادەی ڕەسەنن بەدەستی مرۆڤ دروست دەکرێن وەرە گەڕێنە سەر شێو و شکلی تایبەتی جوانکاری پێداویستی ناوماڵ و ینی ئەکسسوارات. هەموو ئەو کارە دەستیانی کە وە گوتمان لە ناو سروشتە هەن و بەدەست وەرئەگەڕێنە سەر کەرەستەیەکی دەستی کە ینی شکڵ و شێوە و هۆکاری بەکارنانەکەی بە سوود بێ بۆ مرۆڤ. ئەمڕۆ لێرە بەشدارە موشمان نەزانین 5 بەناوبانگترین پارێزگای ئێران لە ئاستی جیهانە لەم پێشەنگایە بەشدارن کە باشترینیان هەڵبژێراوە، لەوان ئەوانیش باشترین جۆری کاری دەستی خۆیانە نەناو لێرە نمایشیکەن و بیفرۆشن و ئەمە چاوەڕێەکەین ینی کەرەستێکی باشی دەستی و بە کوالێتێکی باش و بە نرخێکی گونجاو لە بەردەسا بێ بۆ گەشتیار و میوانانی پێشەنگاکە. زۆر چاکە. کەواتە با بپرسین کێ بەشداری لەم پێشانگایەدا دەکات؟ تۆ ئاماژەت بە 5 پارێزگای کۆماری ئیسلامی ئێران کرد، بەڵام بە دیاریکراوی کێن و کەسانی کە بەشداری ئەم پێشانگایە دەکەن؟ بەڵێ ڕاستی لە ڕێیاسەنکاری مسوولخانەی کۆماری ئیسلامی ئێران و ژووری بازرگانەکانی ئێران باشترین پیشەوەر و دەستڕەنگینەکانی 5 پارێزگای کۆماری ئیسلامی ئێران لە بەتایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان، پارێزگای کوردستان، سەنەندە، سنە و ئیلام و ئازەربایجانی غەربی و هەمەدان و کرماشان هەڵبژێراون کە ئەمانە کاری دەستی ئەم پارێزگایانە ینی زۆر دروست دێتەوە لەگەڵ زەوق و خواستی دانیشتوانی باشووری کوردستان ئەگونجێ لەگەڵ کولتور و نەریت و پێکهاتی ناوماڵمانە ئەگونجێ. وەروەها ئامانجیش هەم نرخ گونجاوە بێ و کوالێتی باشە بێ و دروستکردنی پەیوەندیشە لە نێوان ئەم پیشەوەر و دەستڕەنگینانە لەگەڵ دەستڕەنگین و پیشەوەری باشووری کوردستان، ئاڵوگۆڕی ئەزمون و ئاڵوگۆڕی ینی ناسین و کەرەستە سوودوەرگرتن لە یەک، پرسیار وەڵام لە یەک. ئەمە بەم دوو ئامانجە یەک دەستڕاگەشتنی هاوڵاتیان بە کەرەستەی ڕەسەنی کاری دەستی بە نرخی گونجاو و کوالێتی
گونجا و هەروەها ئەو پەیوەندی دروستکردن و ناسین و تەعارفەیە کە لە ڕێگایەوە ئەزمون ئاڵوگۆڕەکرێ و ناسین ئاڵوگۆڕەکرێ لەو 5 پارێزگای ئێران لەگەڵ بەشداری تەواوی دەستڕنجین و پیشەوەرەکانی شاری هەڵەبجە. زۆر باشە کاکەرسەلان. بە دیاریکراوی ئەم پێشەنگایە سەرەتا لەکوێ دەکرێتەوە؟ لە هەڵەبجەیە؟ لەکوێی هەڵەبجە؟ بەڵێ پێشەنگاکە لە پارکی شاری یاری هەڵەبجە کە شوێنێکی ناسرا و گونجاوە بۆ ئەم جۆرە چالاکیانەکە. پێشتر ئێمە چەند ساڵێک فستیڤاڵی هەنارمان لەو پارکە ساز کردووە، سەوزایەکەی و سێبەری و ڕووبەرەکەی تەواو گونجاوە بۆ ئەم جۆرە پێشەنگایە و هەر ژمارەیەک لە گەشتیار و میوان ڕووبکاتە پێشەنگاکە ئەم شوێن بۆی گونجاوە بێ شوێنی مانەوەی خزمەتگوزاریەکانی و وەگوتم لە کۆتایی شاری هەڵەبجایەوەکو ناونیشان شوێنەکە تا ئاستێکی باش ناسرا و معروفە لای گەشتیار و میوان و وەکوتم بۆ ماوەی 3 ڕۆژیش بەردەوامە بێ هەر لە یەک شوێنە لەو شوێنەدا و ناشگوازرێتەوە بۆ شارەکانی کام پێشەنگایە. ئومێدەکەین توانی بێتمان ئێمە بەم پێشەنگایە ینی بازاری 5 پارێزگای گرنگی ئەم کارە دەستیانە نزیککەینەوە و کۆیکەینەوە لە یەک بازار و لە یەک پێشەنگا تا وڵاتیانی هەرێم لە بریوی خۆیان گەشتکەن بۆ 5 پارێزگا بێن لە یەک شوێنە لە یەک بازارە، ینی هەم ڕێگا دوورەکان نزیکراونەتەوە هەم بازارە فراوانەکان کورت کراونەتەوە بۆیان لەم کاتی پشوو جەژنا ئومێدەکەین بتوانین ئاماژەمە دەست بێنین. باشە کاکەرسەلان لە ئێستادا جژنە و ینی جژنوا تەواو بوو، بەڵام جارێ گەشتیاران لە ناوەڕاست و باشووری عێراق جارێ لە هەرێمی کوردستان ماونەتەوە بێگومان هەڵەبجە شێکێکە لەو شوێنانی کە سەردانیکەرێکی زۆر ڕووی تێدەکا. ینی کردنەوەی ئەم پێشانگایە لەم کاتەدا کە ژمارەیەکی زۆر گەشتیار بە ڕێژەیەکی زۆر ڕویان لە هەرێمی کوردستان کردووە تا چەندێک گرینگە؟ ینی هەندێک بابەتی ڕەسەنایەتی یاخود کاری دەستی ڕەسەن لێرە دانمایش دەکرێت. چۆن دەتوانێت سەرنجی گەشتیاران ڕابکێشێ؟ بەڵێ ڕاستی ئامانجێکی گرنگ و سەرەکی ئەم پێشەنگایەش هەر ڕاکێشانی گەشتیارە بۆ شاری هەڵەبجە هەمانەزانین سەرچاوەیەکی ئابووری و داهاتی باشی هاوڵاتیان لە ڕێگەی کەرتی گەشتیاریەوەیە. کەرتی گەشتیاریش بە جوڵەی تایبەت و شوێنی ئامادەکراوی گونجاو و خزمەتگوزاری ئەم کەرتە گەشە ئەکات و گەشتیاری زیاتر و باشتر ڕوەکاتە ئەو شوێنانەی کە جوڵەی لەم شێوەیەی تایە. بە تایبەتی ئەمە شاری هەڵەبجە لە ڕووی جوگرافیەوە تا ئاستێک شارێکی کەنار و ڕێگەی بازرگانی و مەرزی نێودەوڵەتی ئەمانەی لەسەر نییە، بۆ یەکەمتر گەشتیار ڕۆکاتە ناو شارەکە. بەڵە شوێنی گەشتیاریەکانی باشترە بەڵام ناو شارەکەی کەمتر گەشتیار ڕوتیەکە. بۆ ئێمە لە ڕێگەی ئەم جۆرە چالاکیانەوە فستیڤاڵی هەنار ئەم پێشنگانی و دەوڵەتی کاری دەستی ئەمانەوێ هەموەکو ئۆڤەرێکی باش بۆ گەشتیاران کە ڕوەکەن ئێرە هەم هاندان و سنجڕاکێشانی گەشتیاری زیاترە بۆ ئەم ناوچەیە کە پێمان وایە لە ئایندا کەرتی گەشتیاری لەم پارێزگای ئەگەر گرنگی پێ بدرێ و پرۆژی خزمەتگوزاری بۆ دابین بکرێ ئەبێتە سەرچاوێکی داهات و بوژانەوەی ئەم سنوورە و خەڵکی لە ڕووی داهاتەوە لەم سنوورە. ئەمە بەم ئامانجەوە ڕاستی کاتمان هەڵبژارد و شوێنمان هەڵبژارد و شوێن کە کۆتایی شاری هەڵەبجێ تا گەشتار لە ناو شاری هەڵەبجەوە تێپەڕێ و ئەنی پیشەوەران و فرۆشەرانی ئەم شارە سوودمەند بن لەم گەشتیارانە. وەروەها کاتەکەشی وەک گوتمان کاتی پشووە مانگێک ئەنی هاوڵاتیانی ئەم ناوچەیە گەشتێکی وایان نەکرد لەبەر مانگی ڕەمەزان. هەڵمە ناوە کاتێکی وا دایبنێن هەم پشوو بێ و هەم کۆتایی مانگی ڕەمەزانیش بێ کە وا چاوەڕێکین کە گەشتارێکی باش ڕووکاتە ئەم ناوچەیە و یەکێک لەو شوێنانش کە سەردانیەکەن ئەم پێشەنگایە بێت. زۆر چاکە. چەند کەپر ئامادەیە بۆەوەی کە چەند کەس واتە چەند کەس دەتوانن بە گشتی کارە دەستەکانی خۆیان نمایش بکەن لەوێ؟ چەند کەپرتان ئامادە کردووە ئێوە بۆ بەشداری بووان؟ بەڵێ ئێمە لە هەر پارێزگایەک 20 پیشەوەر و دەسڕنجین لە ڕێگەی ینی هەڵسەنگاندنەوە هەڵبژێراون کە بەشداری بکەن. 5 پارێزگای نزیکی 100 دەسڕنجین و پیشەوەر لەو 5 پارێزگایە لەگەڵ پیشەوەر و دەسڕنگینانی شاری هەڵەبجە لێرە بەشدارن کە زیاد لە 120 ینی غورفە یان ژووریان یەکەیان بۆ ئامادە کراوە کە یەکەی گونجا و شایسەن بە تەواوی خزمەتگوزاریەوە و ئەمە بێژگە ئەوەی کە یەک
ژمارە یەکی تایبەتن بە خۆراک و خواردن بۆ ماوەی ئەم سێ ڕۆژەکە ئەمە ئەنی تا ئاسێک بازارێکی جیاوازتر و لە دەرەوەی پێشەنگای کاری دەستیەکەیە تەنها بۆ کاتیمانەوە و پش و شوێنێکی گونجاو تا هەر خێزانێک دەتێ ئێرە توانایمانەوەی هەبێ و خانێکی بچووکیشتان دروست کردووە بۆ لە دوو بازارە نەک بچووکیش بەڵکو چاوەڕین ینی ژماری گەشتیار چەند بێت ینی فعلەن لەو ئاستا بێت هەر بڵم جۆرێک لە بازاری تەواوی خواردنە کە یەکەی تایبەتیان بۆ ئامادەکراوە جیاوازە لەم 120ەکەی ترکە بۆ کارە دەستەکان ئامادەکراوە. کاکەرسەلان لێسەیە خواست لەسەر کاری دەستی بە ڕێژەیەکی بەرچاویانی دەبینین زیادی کردووە هەم لە ڕێگەی ئۆنلاینەوە دەبینین مامەڵی پێوە دەکرێت و لە چەندین ڕێگەی دیکەوە ئێمە دەبینین کە خواست لەسەر کاری دەستەکان زیادی کردەوە بۆ پێی کە متمانەیەکی زیاتر بە کوالەتی ئەوە هەیە بە کوالەتی و بابەتانەیە کە بەدەست دروست دەکرێن پێشانگاکەیەوە تا چنە بایەخی بۆەوە داوە کاری دەستی کوالەتی بەرز ڕێگەیان پێمدا کە بەشداری بکەن لە پێشانگاکەدا. بەڵێ ڕاستی وەگە ماژەت پێ کرد ئێمەش لەو ڕەنگەوە ینی دەستمان بەم کارە کردووە کە بینین خواست لەسەر کاری دەستی و بەروبوومی خۆماڵی بەرەو ینی زیات ئەڕوا ئەمە جێگەی دەستخۆشیە کە وڵاتیان گرنگی بە تەندروستی خۆیان بە ڕەسەنەتی پێداویستی و ینی کەلوپەلی ناوماڵیان ئەدرێ لەم ڕەنگەوە ئێمە ینی ئەم پێشەنگایە کراوەتەوە کە واستەکەین خواستی هاوڵاتیانی لەسرە کە ئەمە خواستە جێگەی خۆشحاڵیە گرنگیدان بە بەروبوومی خۆماڵی ئێمە بە یەکێک لە هۆکارە گرنگەکانی ئابووری سربەخۆ و هاوڵاتی بتوانێت پشت بە خۆی ببەسەر ناو خۆیان بەروبووم بەرهەم بێنەوە لە بتوانێت داهاتی خۆی لە ڕێگەی ئەو بەرەمێنانی بەروبوومی خۆماڵیەوە فراهم بکات و هەروەها ئێمە تەواوی پێداویستیەکانی سێ ڕۆژی مانەوەی ئەم پیشەوەرو دەزەنگینانەی لەو پێنج پارێزگایەوە هاتوون هەمووی بێبەرامبەر بۆیان ئامادە کراوە لە هاتوچۆ لەمانەوە لە خواردن لەو یەکانی کە ئێستا لە بەردەستیانەیە بە تەواوی خزمەت گوزاریەکە بێبەرامبەر بۆیان ئامادە کراوە بە مەرجی ئەوەی کە نرخی ئەو کەلوپەلەی ئەو کارە دەستیانێکە ئێنن لەگەڵ کوالێتەکانە گونجاو ئەمە تەناو مەرجەمان بۆ داناون کە ئومێ دەکەم ڕەشاویان کردبێ و بۆ مەرجیش گرتومانە پێمان وتون ئەنی خاڵی بەهێزی ئەم پێشنگایە هەموو ئەم زەحمەت و تێچووی کە بووی کراوەستاوەتە سەر کوالەتی و نرخ ئەگەر ئەومان بۆ فراهم نەکەن دیارە هەم کارەکەی ئێمە و ئەو هەموو زەحمەت و تێچوو هەم زەحمەتی ئەوانیش بەزایەچێ بۆیە چاومان لە نرخی گونجاو و کوالەتی باشی شتەکانەوە سێ ڕۆژ لیژنەی تایبەتی کە پێکێنراوە لە لیژنەی تەندروستی و لیژنەی چاودێریەکانی بازار لیژنەکانی قایم قام لیژنەی ئیدارەی پێشنگاکە چاودێری هەم نرخۆم کوالەتیەکەن تا ئێمە بتوانین ئامانجەکانمان بپێچین هەم وەگوتم کە کاتێک زەحمەت کێشراوە ڕێگەکان نزیکراونەتەوە و بازارەکان یەکخراون ئەگەر نرخ گونجاو نەبێ کوالەتی باش نەبێ ئەو کات هەموو ئەم زەحمەتانە ئەنی بەزایە ئەچن و ئەوەی کێمە ئەمانێ و دڵخۆشکردنی هاوڵاتیان و گەشتیارانە فراهم نابێت بۆیە بڵێ نرخی گونجاو کوالەتی بەرزێکێکە لەو مەرجانێکە ئێمە لەم سێ ڕۆژە چاومان لە سەری ئەبێ ئومێدەکەم بتوانین ئەو مەرجانت فراهم بکەین. نەتەوەی کورد خاوەنی چەندین بابەتە کە دەکرێت بەدەست دروست بکرێن و چێژێکی تایبەت یاخۆ سیمایەکی تایبەت بە کولتوری کوردەواری ببەخشن. چ لە ڕووی جلەوە چ فەرشی نێوماڵچی چەندین کەرەستەی نێوماڵ هەمووم بابەتانە تا چەند ئێوە ئەوتان وەکو پێوەرێک داناوە کە کاری کللتوری کوردیش بە هەمان شێوە کاری لەسەر کرابێت و لەم پێشانگایەدا نمایش بکرێت. بەڵێ ڕاستی هەمانەزانین کە کاری دەست و مێژووی لە کوردستانە لە کۆنتترین گوند لە جیهانە لە ڕووی کشت و کاڵەوە کە کاری دەستی تا بەکاران هێنراوە لە ڕووی مێژوویەوە کوردستانە ئێمە ئەمان لە بەرچاوەکە ئەنی خاوەنی مێژوویەکی ئەنی پڕ سەروەرین لە شارستانیەت لە ئاودانکردنەوە لە کاری دەستی و کشت و کاڵ و ژیان و پێکەوە ژیانە بۆیە ئەنی ئێمە ئومێدەکەین ئەم پێشەنگایەش ئەنی بەشێک بێت لە تەواوکردی ئەو مێژووە ئەو ئەنی بوارە شارستانیەتێکە هۆکارێک بێنی هاندێرێک بێ بۆ گەشە سندن و پێشکەوتنی بەڵێ ئێمە ڕاستی
لەو ینی ئەو پێنج پارێزگایی کە هەڵمان شاردووە چواریان هەر زیاتر تەواوی دانیشتوانەکان کوردن و کارودەستیەکان کارودەستی کوردەوارین سنەیە کرماشانە تا ئاستێکی باش هەمەدانە و ئازەربایجانی غەربیە کە ناوچەی مەهاباد و بۆکان و ئەمانە سەر بۆ پارێزگایان ینی زۆرترین کارەدەستیەکان کاری کوردەوارین ڕاستی هەر ئەبێ واش بێت چونکە ئەنی خواست لەسەر ئەو کارەیە کە لەگەڵ کللتور و نەریت و خواست و پێداویستی خەڵکی ئەم ناوچە ئاگونجێت ئێمە ئانی هەریەکێک لە ئامانجەکانمان ئەم گەشە سندنەیە هەمومان نەزانین بەڕاستیم پێنج پارێزگای لە ئاستی جیهانە ینی ژمارن و دیار و بەرچاون من یەک ئاماری ساڵی ڕابردووی پارێزگای کرماشانم سیر کرد کە نزیکی 20 میلیۆن دۆلار و شتێک زیاتر لەوە بەس داهاتی یەک ساڵی کارەدەستیەکانی ئەو پارێزگایە کە لە ئاستی جیهانە ژمارەیە بۆیە هەم خۆشبەختانە پارێزگای کوردیشن ئەمانە حتمما کارەکانیان ڕنگدانەوەی کللتور و ئەنی حەز و ویستی کوردەواریانەیە ئەمانە بۆی ئومێ دەکەین ئەم شارە گرنگانە ئەم پیشەوەرە دەستڕنگین و بە ئەزمونانە بتوانێمە لێرە سوود هەم لە کەرەسەکانیان هەم لە ئەزمونیان وەرگین ئێمە یەکێک لەو چالاکیانیان لەو ئامانجانێک کە ئەمانەوێت ناسین و گفتوگوی پیشەوەرەکانی هەڵەبجە پیشەوەرەکانی ئەم پێنج پارێزگایە کە ئەمانەوێت شەوانە گفتوگوی کراوە لە نێوانیانە هەبێت و ئەزمون و تەجربەی باشیان لێ وەربگیرێ وەروە ئەو هەندێک کەرەستەیە ئەمە لەوە چێت پێشتر نەمان بینی بێیان لەو شوازەمان دروست نەکرد بێ لێرەکە ئەبینرێ و نمونەی وەرەگیرێ دواتر دەتوانرێ ڕاهێنانی لەسەر بکرێ و لەو شوازە و جوانتریش دروست بکرێ بۆ ئومێد دەکەین فعلەن ئەوەشمان نانی پێکا بێت کە لە ڕێگەی ئەم کارە دەستیانیەوە مێژوو و کللتور و کەلەپوری کوردی پارێزراو بێت و گەشی پێ بدرێ و جارێکەش لە نێو ماڵ و لە ژیانی ڕۆژانەماندا بەکاربێنرێن کە بەشێکە لە پایەکانی هەرنەتەوەیەک زۆر چاکە پێشانگایەکی نێودەوڵەتی تایبەت بەکاری دەستی چۆن ڕۆڵ دەبینێ لە بەبازارکردنی کارە دەستیەکانی کەسانێک کە دەکرێت بەهرەمەند بن کە دەکرێت پشت ببەستن بەم کارە دەستیانە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان بەڵێ پرسیارێکی گرنگە و ئێمە یەشێک لە ئامانجەکانمانە هەمانەزانین ئەوانە کە بەکاری دەستیەوە سەرقاڵن کاتی زۆریان ئەوێ کاتی زۆریان تا شتەکان ئامادەکەن بۆ ساختکردنەوەشی پێویستیان ینی کاتی زۆریان لە بەردەستانە بۆیە بێت و ینی کاتیان بۆ کەم بکەیتەوە بەڵام ژمارەی گەشتیار و ینی کڕیاریان بۆ زیادکەی ئەم پێشنگای ڕێک ئامانجی سەرەکی ئەمەیە هەموو ئەو پیشەوەرانەی کە لە کوردستانان لێرە لەگەڵمانە بەشدارن کە ماوەی ساڵێک سەرقاڵی ئامادەکردنی کاری دەستین کۆمەزان کاری دەستی کاتێکی زۆری ئەوێ بەڵام توانایوەیان نییە بۆ نمونە بازارێک بەخۆیان یان دوکانێک و ئەنی ماکێتێکی تایبەت بە خۆیانانەوێ بەردەوام لەوێ دانیشن و کرێبن یان خۆیان ببەسرن بە ساختکردنەوەی ئەم کارە دەستیانەوە زۆر گرنگە لە یەک کاتە ئەو لە ماوەیەکی کەما بەڵام زۆرترین کەس بێ ئەنی کڕیار و ئارەزوومەند بێت بەرهەمەکەی ببینێەوە لی بکڕێ ئەنی ئێمە هەوڵمان ناوە ئەم دەرفەتە بڕەخسێنین ئەوەی ئەو دەستڕنگین و لاوانی بەهرەمەند خانمانی دەستڕنگینی ئەم شارە و ئەو پێنج پارێزگایە لەم ماوەی ئەم سێ ڕۆژە زۆرترین ینی ئارەزوومەندی ئەم بوارە بروومەکان کارە دەستەکانیان ببینێ و مێدەکەم بیشی کڕێ تا بۆ ئەوان بێتە داهاتێکی باش هەمان نەزانین توانای بەردەوامی ئەوان بەسراوەتەوە بە ساختکردنەوەی ئەو کارە دەستەوەی کە دروستیەکەن هەم لە کاتی گونجاوە هەم بە نرخی گونجا ئەم جۆرە چالاکیانش ئەم دەرفەتە بۆ ئەوان ئەڕەخسێنە هەم ژمارێکی زۆر باش گەشتیار شتەکانیان ببینێ و کڕیارش لیان بکڕێ و لە ماوەیەکی کەمیشە ئەترەوە توانێت دەرفەتی بۆ دروستە بێ لە ماوەی تا ساڵێکی تر بۆ کردنەوەی ئەم پێشنگای ئەوە کەرەستەی کاری دەستی بەردەوام ئامادە بکات و لەوەش دڵنیایە کە شوێنێک و کاتێکی دیاریکراو هەیە بۆ ساختکردنەوەی کارە دەستیەکانی هەرم پێشنگای چۆن ڕۆڵ دەبینێ لەوەی کە سەردانیکەران میوانان هەان بدات ئەگەر بەهرەیەکیان هەیە ئەگەر توانای دروستکردنی بابەتێکیانەیە کە پێداویستی کەسێک پڕکاتەوە هەنیان بدا بۆی پەرە بە توانەکانیان بدەن زۆر تەواو
هەمیشە ئومێت هۆکارێکی بەردەوام بوون و گەشە سەندنی هەر پیشەوەرێکە. کاتێک ئەو دڵنیایە بازاڕی بۆ ئەراخسێ پێشەنگای بۆ سازەکرێ و بێ بەرامبەر یەکە و پێداویستیەکانی ئەخرێتە بەردەسی ئەمە ئومێدی بۆ دروستەکە بە دڵنیاییەوە کە کارەکانی زیاتر بکە و گوێ نەداتەوەی کە چەندی تێچێەوە چەند کاتی پێویستە چونکە ئەو دڵنیایە پێشنگایەک هەیە بێ بەرامبەرە بۆ ئەو وە زۆرترین خەڵک ئەیبینێ و لە کاتێکی گونجاوە ئەم کاتی گونجاو و بێ بەرامبەری و شوێنی گونجاو بۆ ئەو هاندێکی باشە کە بتوانێت بێ هیچ ترس و دوو دڵیەک کات سرفکە پارە سرفکە لە کارە دەستیەکانی ئەوە کاری دەستی باشتر و چاکتر دروست بکات کە ئێمە زانین ئەگەر بازار نەبێت دەرفەتێک نەبێت بۆ ساغکردنەوەی ئەو ئومێدێکی بەکارەکە نامێنە و توانای مادیشی نامێنەکە بۆی سرفکە لە پێناوی کات سرفکە ئەم پێشنگای گوتم ئێمە ڕاستی چاومان لەم ئامانجەشەکە هاندێرێکی باش بێت جێگەی ئومێدێکی باشی ئەم دەستڕنگین و پیشەوەران نەبێت کە دڵنیا ببنەوە شوێن هەیە دەستگا و دامەزراوە هەیە کە بێ بەرامبەر یەکە و خزمەتگوزاریان خاتە بەردەستە ئەوان بتوانن ئەوەی ڕەنجی ساڵێکیان کە پێویستی بە وردی و سرنجی زیاترە پێویستی بە پارە و کاتی زیاترە ئەوان بتوان ساقیکەنەوە ئەم ساخکردنەوەیە هەم لە ڕووی معنەویەوە بۆ ئەوان ئەناسرێن و جۆرێک لە باوەڕ بەخۆبوون و بە کارەکەی بۆ دروستە بێت جۆر لە ڕووی مادیشەوە سوودمە نەبێت کە ئەتوانێت ئەو کەرستانەی تری پێ دەست بخات کە ئەگەر پارە نەبێت ڕاستی دەستی ناکەوێت وێ دەکەین ئەم پێشنگایش بە هەمان شەوی ئامانجەکانی تر ئەمانجش بەدەست بێنێت. زۆر سپاس بۆ کاکەر سەلان عابید سەرپەرشتیاری پێشانگای نێودەوڵەتی کاری دەستی سپاس بۆی لەگەڵ ئێمە بووی لە هەڵەبجەوە سپاس بۆ تەواوی زانیارەکان سەبارەت بە پێشانگایە کاکەر سەلان. سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ زۆر سپاس دیارە